أو جال دواي أو كسمع الله من حمدا دروستا أم ذكر بخيرين وأمش خيرا ولين ربنا ولك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه ملء السماء وملء الأرض وملء ما شئت من شيء بعد أحق ما قال العبد وكلنا لك عبد. يشيك للصحابة كان لبشت بيغمري خاصة صمنيوجي كرت بيغمري خاصة صلى الله عليه وسلم فرمي سمع الله لمن حمده أو صحابي لبشتو فرمي ربنا ولك الحمد حمدا كثيرا طيبا مباركا. كاتين يرجكي بوتي أو كي بو ذكري كرت فرمي يا رسول الله من فرمووی 36 فریشتەهاتە خوارەوە پێشبڕکییانە کرد بۆ ئەوەی کامیان بینوسنەوە بیبەن بۆ لای خوای تەعالە. ئەو نە زەکرێکی گەورەیە بۆ ئینشاءڵڵا پێم سەیرە بەڕاستی جاری وایە موسڵمانی وایە دێتە ناو مزگەوتاوە تەماشایەکەم سەمیع الله لمن حەمیدەکەی نازانم بڵێم سانیەیەکە 2 سانیە چۆن ئەم ذکرت کرد چۆن وا بە پەلەپەل ئەو نوێژە بە پەلانە دروست نییە. نوێژ دەبێت طمأنینەی تیا بێ ئیسراحەت کەی لەسەر خۆبی نوێژەکەت پەلەپەل بێ خوای گەورە قبوڵی ناکە. ئەو تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێدی سەمیع الله لمن حەمیدە ئەو جا بە جوانی لەفزیکە پەلە مەکە ربنا ولك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه ملء السماء وملء الأرض وملء ما شئت من شيء بعد أحق ما قال العبد كلنا لك عبد. من ڕۆژێ لەیەکێ لە مزگەوتەکان پێشنوێژیم کرد پیاوێکی بەتەبەن هات وتی مامۆسا لە دوای سەمیع الله لمن حەمیدە زۆر ئەوەستی نازانم تو چی ئەخوێنیت؟ ئێوتم خاڵی گیان ئەم ذکرانە هەیە تی وەڵای ئێمە ئاگامە لەمە نییە. دەوتم پەلە بۆکەی جوان ئەم ذکرانە هەمووی بکە بۆی ئەجرێ و پاداشتێ زۆر بەدەست بێنێ.